سەدان هەزار کەس لە مەیدانی ئازادی تاران لەگەڵ یادکردنەوەی 40 ساڵەی شۆڕشی ئێران ئاڵای ئیسرائیل و ئەمریکایان سووتاند و وتنەوەی دروشمە باوەکەی ئێران مردن بۆ ئیسرائیل و ئەمریکا. لە واشنتنیش لە ڕێگای شورای نیشتیمانی بەرگری مجاهدینی خەلق ئامادەبووان بەو ڤیددیویانە ئاشنا دەکات کە ناڕەزایەتەکانی خەڵکی ئێران لە خۆ دەگرێت و سووتانی وێنە و پۆستەرەکانی خومەینی و خامنەی لە شارەکانی ئێران. گرنگ شت ئەمریکا بیکە ئەوەیە واز بێنێ خەڵکی ئێران خۆیان و گۆڕانکاریە بکەن. ئێرانیەکان دەیانەوێت وڵاتەکەیان بۆ خۆیان بگەڕێننەوە. ئۆپۆزیسیۆنێکی چالاکێ و لە ناوخۆدا چالاکن تەنها ئەمریکا ئەوە بکات دڵی ڕژێمی ئێران ڕانەگرێت و سەرۆکترۆن پیش وەها ناکات. ئەو وڵاتەی کە لەژێر چەندین تەوقی ئابووری ئەمریکادایە بەهۆی هەوڵدان بۆ بەدەستهێنانی چەکی ئەتۆمی لە ڕێی سەرۆک کۆمارەوە سووربوونی ئێران دەداتەوە بە گوێی هاوڵاتیانی ئێران و جیهانی دەرەوەش. کۆی پێداویستیە سەربازەکانمان لە سەردەستی سەربازە دلێر و ئازاکانمان بەرهەم دێن. ئێمە داوا لە کەس ناکەین و داوای ڕوخسەت لە هیچ کەس وەرناگرین بۆ برەودان بە توانە ساڕوخەکانمان. هەروەها دەست دەکەین بە دروستکردنی کۆمەڵەیەکی بەرفرەوانی موشک. ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە گوتەی شیکەرەوانی سیاسی ڕۆڵیان نادیدە ناکرێت و کێبڕکێ سیاسەکانیان لە سووریا و عێراق لە ئەوجی بەهێزیدایە. بەڵام ئایا بە ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە ئەو وڵاتە ئاسان گۆڕانکاری تیان ڕۆدات؟ ئێمە قسە لەسەر مێژوویەکی دوورودرێژ دەکەین. 3000 ساڵ لە مێژووی خەڵقی ئێران زۆر جار ڕاپەڕین و دیکتاتۆریەتیان ڕووخاندووە و بێسەروبەریمان نەدیوە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ عێراق و ئەوەی بەهۆی داگیرکردنیەوە ڕوویداوە. ئەو بەراوردکاریە لەگەڵ ئێران لە جێی خۆیدانیە و مەرج نییە داهاتووی ئێران وای لێبێت. لە نێو خۆی ئێران خەڵک رەخنە دەگرن و داد و بێدادیانە لە هەمبەر گەمار و ئابوووریەکان، بەڵام هەندێکیان ئامادەشن لە گربوونەوەکە. بەداخەوە سەرڕێەوەی کەم و کووری و کەم تەرخەمی زۆر لە بەرپرساندا هەیە، بەڵام مەسلەی یادکردنەوەی شۆڕش لە چاو ئەو ڕەخنانە جیاوازن. هەندێک جار ناتوانم بچمە کافیەک و تەنها قاوەیەک بخۆمەوە. هێندە ڕەوشە ئابوووریەکە خراپە، هیچ خۆشیەک نەماوە، ناتوانانی بچیت شتێ بکڕیت. تەنها دەبێ هەوڵ بدەیت بە زیندوی بمێنیتەوە و ژیان بکەیت. ئەو گربوونەوە بەرفراوانەی تاران لە کەشێکی سارد و بارانایی و گربوونەوەی شارەکانی دی ئایا تابلۆ گەورەکەی هەموو ئێران نیشانەدات؟ ئەوانە خەڵکی یاسایی نین کە گر دەبنەوە زۆرینەی پەسیج و پازدار و موچەخۆری حکومەتن. خوا دەزانێت چەند ملیۆنن لە هەر کوێ بیانەوێت دایانهێنن و گربوونەوەیان پێ دەکەن. ئێران بەردەوامە لەسەر هەڕەشەکانی تا دێک گوشارەکانی ئەمریکاش لەسەری تونترە بێتەوە. دەسەڵاتی ئێران 40 ساڵ وەها گوزەراندوێتی. داخۆ ئێران بەرگەی چەند ساڵی تر دەگرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.